کۆچبەرانی یەختەکەی دەریای ئیجە بە سەلامەتی گەێنرانە یۆنان و لە تاراوگەشت منداڵەکان فێری زمانی کوردی دەکرێن. سڵاوتان لەبێت. وەرە بە هەزار دەردەسەری و نەهامەتی بیانەوە بگەنە ئەوروپا کەچی ئەوەندە بەختیاوەریان نەبێت لە ناوەڕاستی ئیجا مەکینەی یەختەکەیان ئاگر بگرێت و بە ڕەزالەت ڕزگارکراون. یەختێکی کۆچبەران بە 94 سەرنشینەوە کە زۆربەیان کوردی نیشتەجێی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بوون لە دەست ئاگری بزوێنەری یەختەکە ڕزگار کران و ئێستا لە خاکی یۆنانن. یەختەکە 3 ڕۆژ بوو لە تورکیاوە بەرەو ئیتالیا بەڕێکەوتبوو. پێشڕەو عەبدوڵڵا نوێنەری کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان لە ئەوروپا بە 1964 وت بزوێنەری یەختەکە دوێنێ زانراوە لە کارکەوتووە و ئاگری گرتووە. هێزی دەریاوانی یۆنانی ئاگادارکراون و چوون بە دەمیانەوە. ئێستا سەرجەم کۆچبەرەکان لە خاکی یۆنانن. کۆچبەرەکان پلانیان وابوو دەریای ئیجا لە خاکی تورکیاوە بۆ دوورگەی سانتۆرین لە ئیتالیا ببڕن، بەڵام ئاگرگرتنی بزوێنەرەکە ئەو خەونەی پێلەبار بردن. هەر جارێکم پیاوە دەربکەوێت بەزمێک دێنێتەوە. ئەمە بورهان عەلی سەرۆکی یەکێتی پیاوانە بەوە ناسراوە قسەکانی جێی مقۆمقۆن. ئەم جارە قسەی بۆ 1964 کرۆ دەڵێت من پشتگیری هاوسەرگیری مسیار دەکەم و داوا دەکەم ئیتر لە کوردستانیش پەیڕەو بکرێت. مسیار هاوسەرگیریەکی نهێنیە. ژن و پیاوی پێگەیشت و بە شایەتی دوو کەس دەیکەن و هەر کەس لە ماڵ و حاڵی خۆی دەژی. بورهان عەلی دەڵێت بژێوی خەڵک خراپە و پیاوژنی بۆ نایەت. ئێستاش قەیرانی موچەیە و بێکاریش زۆرە. لەگەڵ ئەوەش جیابوونەوە تەلاق زیاد بووە. پێم وایە مسیار حەلی ئەمە دەکات. ئەمە سەرۆکی یەکێتی پیاوان باسی دەکات لەگەڵ یاسایەک ناگرێتەوە. پێشتر لیژنەی فەتوای هەرێم وتبووی زەواجی مسیار پێچەوانەی عورف و عادەتی کۆمەڵگای کوردیە و ڕەتی دەکەینەوە. فەرمانگەی ژینگەی سۆران ناهێڵێت ئەو کەسە دیارانەی ئاگر لە چیا و دارستانەکانی سنوورەکەیان دەکەنەوە وەک بەرزەکی بانان بەبێ سزا بۆی دەرچن، بەڵکو لە ڕێگەی یاساوە ڕێکاریان لە بەرامبەر دەگرێتە بەرو. بۆ ئەمەش ئەمڕۆ لە دادگای لێکۆڵینەوەی سۆران و بنکەی پۆلیسی گۆڕەز سکاڵایان لەسەر هەموو ئەو کەسانە تۆمار کرد کە چەند ڕۆژێک لەمەوبەر چیای برادۆستیان سووتاند. ئاگرەکەی چیای برادۆست جگەلەوەی چەندین داری بەتەمەن و پوش و پاوەنی سووتاند هەلە هەمان کاتدا ژمارێکی زۆر ئاژەڵی کێوی و زیندەوەریشی لەناوبرد. هەژار ماهیر بەڕێوەبەری فەرمانگەکە بە 1964 ڕاگەیاند. ئەو کەسانەی ئاگرەکەیان کردوتەوە بە دەستی ئەنقەز ئەم کارەیان کردووە بۆیە لێیان خۆش نابین و پێویستە بیان دۆزینەوە. لە ناو خێزانە کوردەکانی تاراوگە مەیلێکی زۆر هەیە کە منداڵەکانیان لە زمانی زگماکی خۆیان دانەبڕێن و وەک چۆن بە زمانی ئەو وڵاتی لی دەژین قسە دەکەن بە هەمان شێوە زمانە ڕەسەنەکەی خۆشیان لەبیر نەچێتەوە قسەی پێ بکەن و پێی بخوێنن. وەزارەتی پەروەردەی هەرێم پلانێکی بۆ ئەم بابەتە هەیە ماوەی چەند ساڵێکە جێبەجێ دەکات. وەزیریش دڵخۆشە کە توانیویانە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو 1000 منداڵی کوردستان لە تاراوگا لە ڕێگەی فێرگەکانی وەزارەتی پەروەردە و کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی فێری زمانی کوردی بکەنەوە. ئالان حەمەسەعید وەزیری پەروەردە دەڵێت خولی چوارەمیان بۆ فێربوونی زمانی کوردی دەستی پێکردو و لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا زیاتر لە 1200 منداڵی خۆیان تۆمار کردووە و فێری زمانی کوردی دەبن. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێک تڕاکێش من ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە دەزانی سبەی ڕۆژی هێنی و خەڵک دەیانەوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە ناوچە گەشتیاریەکان بکەن، بەڵام لەوە دەترسن کە لەبەرەوەی ئەم چەند ڕۆژی ڕابردوو خۆڵبارین هەبوو پلەی گەرما بەرز بوو لەوە دەترسن کە خۆڵبارین هەبێت. 1964 لەگەڵ کەشناسی قسەی کردەوە و جەخت لەوە دەکاتەوە کە سبەینە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان ئاسماڵ ساماڵ و شینە بێت و خۆڵبارین نییە و دەتوان بچنە شوێنە گەشتیارەکان و ئەگەر پێویستیان بە خۆ فێنکردنەوە بوو خۆیان فێنک بکەنەوە. بۆ سبەینێ بەرزترین پلەی گەرما لە ناوچەی گەرمیانە بێت کە 46 بۆ 48 پلا بێت و فێنکترین شوێنیش وابزانم ئەوە خۆی دیارەکە حاجی ئۆمەرانە بێت کە 30 بۆ 32 پلەیە. لە هەمان کاتە ئەمڕۆ کەرکووک گەرمترین پلەی تۆمار کردووە کە 48 پلەیە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.